ئەم کچە 7 ساڵانە قژی بەهۆی نەخۆشی یان سوتانەوە لەدەست نەداوە، بەڵکو لەلایەن مامیەوە سەری بە گوێزان تاشراوە. ئەم کچە دەڵێت لەسەر ئەوەی کەمتر لە 50,000 دیناریان بۆ پێداویستی ناوماڵ خەرج کردووە، مامی دوای لێدان و سوکایەتی پێکردن بە مەقەس قژی بڕیوە و دواتر بە گوێزان سەری تاشیوە. وەک خۆی دەڵێت مامیان لەسەر ڕاستپاردەی باوکیان ئەو کارەی کردووە. باوکی ئەم کچە ماوەی 6 ساڵە بە تۆمەتی کوشتنی هاوسەرەکەی لە زینداندایە. بە مەقەس قژی بڕیم و دوای ئەوەش بە گوێزانەکە سەری سفر کردم و هیچ کەسێکیشی چینەوت نەیانوێرەکە هیچ قسەیە بکەن، نەدێ باوژنەکەم و نەدژنەکەی خۆشی. بەویستی برۆ شمالێکە بەس نەیکردوایی بە سەری سفر کردم. زۆر ناخۆش بۆ گریان بەس نوید نابێ بگریت. نێ هەڵە. کەسی تر لە ماڵەوە نەبوو کە دەستی بگرێنە هێڵە. ماڵەوە ژنەکەی خۆی و باوژنەکەشم لێوە بوو. بەس کەسی چینەوت. نەیانەوێرە. دوای ڕووداوەکە ئەم کچە 7 ساڵە هانای بۆ ڕێکخراوەکانی ژنان و بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بردووە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان دەڵێت ئەوەی بەرامبەر ئەو کچە کراوە پێچەوانەی دابوونەریتی هەموو کۆمەلگایە. دەشڵێت ئەو کچە سکاڵای تۆمار کردووە، بەڵام بەهۆی نەبوونی شایەتەوە تا ئێستا سکاڵاکەی بەرەو پێش نەچووە و تۆمەتبارەکە دەستگیر نەکراوە. وتەبێژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان دەڵێت ئەگەر مامی ئەو کچە تۆمەتەکەی بەسەردا ساغ بێتەوە، بەپێی مادەی 7 لە یاسای تونند و تیژی خێزانی مامەڵەی لەگەڵدا دەکرێت کە سزاکەی لە 6 مانگ بۆ 3 ساڵ زیندانی یان غەرامەکردنی بە بڕی ملیێنێک بۆ 5 ملیۆن دینارە. و ئێساکە لێکۆڵین لە پەراوەکە بەردەوامە و چاوەڕوانی دوابڕێی دادوەرین چی بڕیارێکەکەدا سەبارەت بە دیاریکردنی چارنووسی ئەو تۆمەتبارە بڕیادا بەدەستگیرکردنی یاخود بانگەشکردنی هەر کارێک کە لە ژێف شارە بکرێت بە تایبەتی بریانی قژی ئافرەت کە سفر بکە یاخود بتاشرێ پێچەوانەی هەموو عرف و عاداتە ناوخۆی نەدەوڵەتەکانش بە تایبەتی ئافرەت کاتێک کە قژی بەو شێوەیە لێ بکرێت تەنانەت ڕووی چونە ناو کۆمەلگا و دەرەوەش نامێنێت. بەشێکی ئەنجامدانی ئەم کارە بە بڕای ئێمە بۆ ئەوەی ئەم کەسەر لە ماڵەوە بێت تاکو نەتوانێت بە هیچ لایەکەوڕە و دەنگی خۆی بگەێنێت. باوتەی چالاکێکی بواری مافەکانی ژنان لە چەند مانگی ڕابردوودا تونند و تیژی بەرامبەر بە ژنان زیادی کردووە و تونند و تیژیەکانی شێوازی جۆرا و جۆریان بەخۆ بینیوە. لە شارێکی وەکو سلێمانیان نەنگیە کابراایەک بتوانێت بەو شێوەیە لە ژنەکەی با هەموو جانی تێک بشکێنێ و دواتر بە سزایەکی کەم یاخود هەتا درەنگ دەستگیر نەکرێ ببێتەوە مەترسی جارێکتر لەسەر خێزانەکەی. نەنگیە لە شارێکی وەکو سلێمانیە پیاوێک بتوانێت سەری نەوەی کچێکی خۆی بتاشێ. یعنی ئەمە کارەساتن ئەمانە هەمووی لە غیابی یاسا و لە غیابی فشاری کەم و لە غیابی ناو بەرەنگاربوونەوەیە دروست ئەبێ. ڕێکخراوەکانی بواری پاراستنی مافی ژنان ڕەخنە لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەگرن بەوەی وەک پێویست ئەو کەسانە سزا نادات کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان دەکەن. ڕەخنەی ئەوەش دەگرن کە تۆمەتباران بە کوشتن یان ئەشکەنجەدانی ژنان لە سزادان قوتار دەکرێن. ژاڵە محەممەدەناڵتی، سلێمانی.